الزيراتر في بروسيا افرو صباحي وباشاروجا آليين سياسي نروجت قال بريس جون ارکسله سروکه پارتا پارزگار نروژی کده پای که راستا خود گل مدابتم ده بحث کین برز جون گلک سپاس کوین گل مدانه جارل دست که هزاوه بو پاشاروژه چنده یانجی هیویاوه چنده و جاره چند کرسی ها هنده دست خند دیفان پیش بینین هی Well, there has never been such an open election as now. تاوەکو ئێستا هێندە هەڵبژاردنێکی کراوە لە نەرویج بەڕێوە نەچووە ئێستا هەڵبژاردنەکە لە پەرلەمان کە دەکرێت بۆ پەرلەمانی نەرویج بۆتە دوو هاوپەیمانیەک پارێزگاران هاوپەیمانیەکیش پارتی کرێکاران سێ پارتی مەزن پێش بڕکێ دەکەن لە نێوان یەکتردا بۆ ئەوەی زۆرترین دەنگ بەدەست بێنن و ئەو دەنگدەرانشی کە لەم هەڵبژاردنەدا بەشداری دەکەن چاویان لەوەیە هێزێکی دیکە پارتێکی دیکە هەڵبژێرن بۆەوەی بچێتە پەرلەمان و زۆرترین دەنگ بەدەست بێنێ ئێمە هیوا دەخوازیین کە لەم هەڵبژاردنە زۆرترینی دەنگەکان بەدەست بهێنین تاوەکو ئێستا هەڵبژاردنەکە زۆر هیوا بەخش نییە بەڵام چاومان لەوەیە کە دەنگدەرێکی گەنج نەوەی نوێ بێنە پێشەوە و دەنگی خۆیان بدەن بۆچی حتانوکە هەڵبژاردن نەوە هێوی بەخشە ئەگەرێن وێ چ هەلدەفوە بەڵێ سەرەتا ئێمە دەبینین لە نەرویج گۆڕانکاریەکی دراماتیکی ڕوویداوە و سەرنجێکی زۆر لەسەر کەشوهەوای سیاسی هەیە کەشوهەوای سیاسی ئێستای نەرویج هەیە پێم وابێت ئەو دەسەڵاتدارانەی کە ئێستا هەیە چاویان لەوەیە کە گۆڕانکاریەک ڕووبدات دەنگدەرەکانیش دەیانەوێت گۆڕانکاریەکە ڕووبدات لە 4 ساڵی ڕابردوو چەندین قەیران هەبووە لە وڵاتەکە قەیرانی سوتەمەنی قەیرانی ئابووری و دەسەڵاتداران ئەوانەی ئێستا کە لە حکوومەتن نەیان توانی وام قەیرانانە چارەسەر بکەن و خەڵکی تا ڕادێک بێزار بوون چاویان لەوەیە کە گۆڕانکاری هەبێت هێزێک ببەنە دەسەڵات کە بتوانێت ئەم قەیرانانە چارەسەر بکەن دەفەیەش هەمی گرنگتر مەبەستە من گۆڕانکاریەش هەمی گرنگتر چییە و هین کارێش سەردکەن ئەگەر دەنگێن پێتویە بدەستخستن بوونە دەسەڵاتدار پێتویە چ بێتەکردن دا باوەریە زیاتر یا دەنگدەرە هیم دەست بخن بەڵێ حکوومەت دەبێت تا ڕادەیەک بچووک بێتەوە و دەبێت بە جۆرێک هێزی خۆمان یعنی بەکار بهێنیت بۆ ئەوەی بتوانین تەواوی ئەو توانایانەی لە دەستمانایە و ئەو سرەڕای ئەو کەشوهەوا سیاسی کە ئێستا هەیە سرەڕای ئەو قەیرانانەی کە هەیە بتوانین بە باشترین شێوە قەیرانەکان تێپەڕێنین نرخەکان دابەزێنین قەیرانی سوتەمەنی لە وڵاتەکەمان چارەسەر بکەین خواستی خەڵک پڕ بکەینەوە داواکاریەکانیان جێبەجێ بکەین و چینی ناوەند لە کۆمەڵگای نەرویج تا ڕادەیەک لە 4 ساڵی ڕابردوو ڕوبەڕووی چەندین کێشە بوونەتەوە ئازاریان چەشتووە بەهۆی ئەو قەیرانانەوە ئێمە دەمان بەجددی کات لەسەر ئەمە دەکەین بۆ ئەوەی با بڵێن چینی مامناوەند لە نەرویج و تەواوی دانیشتوان و کۆمەڵگەکانی نەرویج بتوانن ژیانێکی سەربەرزانەیان هەبێت تەواوی قەیرانەکانیان بۆ چارەسەر بکەین و هەروەها لەبارەی سیاسەتی دەرەوە کۆمەڵگەی کوردیمان هەیە لە نەرویج دەبێت کارێک بکەین کە ئەم کۆمەڵگە کوردیە لە نەرویج باشترین ژیانیان هەبێت و هەروەها ئەوەشی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات ئەو قەیرانانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات کاریگەریان لەسەر ڕۆژئاوا هەیە دەبێت چارەسەر بکرێن و دوای سایکسبی کۆش چەندین قەیران دروست بوون دەبێت پێداچوونەوەیەک بە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەماندا بکەین و بتوانین تەواوی ئەو قەیرانانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە چارەسەریان بکەین و سەرنجێکی زیاترمان لەسەر ئاشتی بێت دەستەبەرکردنی ئاشتی بێت چ لە نەرویج چ لە دەرەوەی وڵات ئەس بەسا ئەندامێن ناوا پارتەوەیان کورد بکەم چکیتە بەحسا گرنگیا کوردات ناوا کۆمەڵگەها نەرویجدا کرد هێزاوانات ناوا پارتا پارێزگاران یا نەرویج چاوایە
هین چاوا پشگیری دنه کردان و اف تایبەتیژی نەمزەتên vê carê hîn çawa hewl din ser bixin ku biçine nava Parlemanê Nerûjê ku Kurdin. بەدڵنیاییەوە ئێمە کوردمان هەیە لە نەرویج و بڵاو بوونەتەوە بە دامەزراوە حکومیەکاندا چوونەتە ناو سیاست و کەسێکی زۆر سەرنجڕاکێشمان هەیە لە کە با بڵێن لە پارتی کرێکاران خەڵکی ڕۆژئاوایە کوردێکی کوردێکە و سیاسێکی بەهێزە چاومان لەوەیە کە زیاتر و زیاتر بیان بینە پێشەوە ئێمە وەک نەرویجیەک و کوردانیش کە لەوێ دەژن دوو کللتوری جیاوازمان هەیە بەڵام دەبێت کار بکەین لەسەر توانەکانی کورد چونکە گەلی کورد بیر و دیدگایەکیان هەیە کە بۆ ئاشتی هەوڵ دەدەن و بە هەمان شێوە ئێمەش هەوڵ دەدەین بۆ ئەوەی ئاشتی دەستەبەر بکەین بۆیە ئەمە کللتورێکە و ئایدۆلۆژیایەکە کە تا ڕادەیەک پێکەوە نزیکن دەکرێت پێکەوە بچینە پارلەمان و سەرڕای ئەوەی کە دوو باگراوەند و دوو کللتوری جیاوازمان هەیە بەڵام شان بەشانی یەک لەگەڵ کورد پێکەوە لە پەرلەمانی نەرویج کار بکەین ئەمە پەیامێکیش دەبێت بۆ ئەوروپا کە دوو کللتوری جیاواز پێکەوە بچنە ناو کاری سیاسیەوە. پەرلەمانی کاریوەیە پێیوەت گەل کوردانت ناوای وڵاتی دەست بێمە سەر هەرێما کوردستانە پەیامێن وە بۆ کوردستانê çine û ew xalên giring heta nava peyrawa partawaya parêzgaran jî ku nê helwestên wel beramberî Kurdistan û serxabûna Kurdistanê gelek diyarin çine. بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی من کە لە نزیکەوە کاری بۆ دەکەم و بەدوەداچوونی بۆ دەکەم ئەوەیشی کە ئێستا لە سووریا ڕوودەدات من گفتوگۆم لەگەڵ عەلەویەکان کردووە لەگەڵ دروزەکان کردووە لەگەڵ کریسیانەکان و کوردیش کردووە و زۆر کارێکی خراپە کە دەبینین لە سووریا کوشتارێکی زۆر هەیە بینیمان لە سوەیدا چ کوشتارێک کرا ئێستا دەرفەتێک هەیە بۆ ئێمە بتوانین لەم هەڵبژاردنە دەنگی زۆرینە بەکار بهێنین ئەو کاتێک کە دەتوانین کاری زیاتر لەگەڵ کوردانی ڕۆژاوا و کورد گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پەیوەندیەکی بەهێزدا دەبین لە داهاتوودا بۆ ئەوەی پێکەوە دیدگای یەکدی وەربگرین بۆ ئەوەی چی بکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەرێمی کوردستان بۆ ڕۆژئاوا بۆ تەواوی جیهان و دەکرێت بەم هەماهەنگی ئێمەش کار لەسەر سەربەخۆیی کوردستان بکەین و ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستەبەر بکەین دەبێت بە دیالۆگ ئەم کێشانە چارەسەر بکەین. ئەو پەیوەندیە پێزە توی ماژە پێتیت گەل حکوومەتە هەرێما کوردستانت گەل بەرپرسیارên هەرێما کوردستانê çi ast û çi buwarên cuda cuda dat paşa rojê dadê hebe. بەڵێ پێم وایە پەیوەندی کولتوری شتێکی زۆر گرنگە کە پەیوەندی ئابووریش دەکرێت زیاتر و زیاتر بچنە پێشەوە. نەرویج وڵاتێکی بەهێزە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی وزەوە دەمەوێت ئەو ئایدیانەی کە لە نەرویج هەن و ئەو ئایدیانیشی کە لە هەرێمی کوردستان هەن پێکەوە لە بوارە هاوبەشەکاندا کار بکەین و پەیوەندێکی ئابووری بەهێز دروست بکەین و کۆمەڵگەیەکی کوردی زۆر جوان و زیرەک لە نەرویج هەن و دەرفەتی ئەوەم هەبووە کە لە نزیکەوە بیان بینم و ئەمەش وا دەکات کە پەیوەندیەکی زۆر بەهێزی ئابووری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەین و دەکرێت هەماهەنگیەک و با بڵێن
ژوورێکی بازرگانی نەروێجی و کوردی دامەزرێنین و ئێستاش ئەو ژوورە بازرگانیە کاری لەسەر دەکەین و چەندین ئەندام پەرلەمانیش لەم ژوورەدا ئەندامن و ئێمە ئامانجمانە بۆ ئەوەی پەیوەندیەکانمان لە بواری ئابووری چەندین بوارە دیکە بەهێز بکەین. گەلک سوپاس بەڕێز ژۆن ئێرەکسێلە سەرۆکێ پارتا پارێزگارên نەروژێ پایەکی ڕاستە خۆی هەنگێڵمەداون گەلک سوپاس بۆ هەڵوێستن وێژی بەرامبەری کورد و کوردستانی.